دکتۆر عەبدوڕەحمان قاسملوو ڕێبەر لێهاتی پڕ لە شانازی گەلی کوردە. کەمنین ئەوانە کە خاوەنی باوەڕەنە کە ئەگەر تا ئێرەنگە زنی بیاتە بارودۆخ نەتەوەی کورد بە شێوەی ترەک بیو. دکتۆر قاسملوو حزب دموکراتی کوردستانی ئیران لە سەردەم میژووی هەستیارێک و فکر و ئەندیشەی گەشەخوازانەی خۆی ڕێبەری کرد. جەنگە سەرد، دنیای دوجەمسەری، 8 ساڵ جەنگ نێوان ئێران و عێراق، نابودی دو ئیدۆلۆژی گەورەی سەدەی بیستم، هژمۆنی ئیدۆلۆژی پاوانخواز کۆمۆنیسم لە ناوچەی لێ ڕژیمە پاشایەتی تایبەتمەندی سەردەمێگن کە دکتۆر قاسملوو جمشی ملی دموکراتیک نەتەوەی کورد ڕێبەری کرد. دکتۆر قاسملوو ڕێبەرێک خاوەن ئەندیشەی تایبەتی بەڵام هاوڕێ و هاوڕای مردم هەریمەگەی بوو. سوسیالیسم دموکراتیک گرنگترین ئامانج ئەندیشەیی و کتا و کوردستان و کورد گرنگترین بەرهەمێ ڕێبەری گەلی کورد دکتۆر قاسملووە. عەبدوڕەحمان قاسملوو لە شەو چلەی ساڵی 1309 هەتاوی بەرابەر 22 دسامبر 1930 زاینی لە بنەماڵێک دەوڵەمەند و لە یەکێک لە دیەکەی لێ شاری ورمی و دنیا هات. دەورەی سەرەتایی و ناوەندی خۆی لە شاری ورمی و دواتر لە تێران تەمام کرد. هێمان نەوجەوان بوو کە واڵە گروپەی لە سیاسی ئاشناو بوو و ئەندیشەی ئازادی خوازانە لە زێنی بنیات نریا. دکتۆر قاسملوو لە کتاو 40 ساڵ خەبات لە پێناو ئازادی لە لاپەڕەی 61 تا 62 دوای باسکردن لەبارەی دیدال وەڵ 30 کەس لە داژداران و بەرپرسانی خێڵەی کوردباکوو لە بانکیشتی دەوڵەتی سوڤیەت نووسێ هەرچەند منە و زەمانە 11 ساڵم بوو هەر جور بشتر مناڵان ئەو دەورە سیاست وەرەخۆی کیشادام. بەوگم یەکێک لە ئەندامی لێ ئەو هەیەتە بوو. وەویرمە زمانی کە بەوگم لە باکوو هاتە و چەند کەلەقەن و تفەنگ سەرپڕێک وەڵ خۆی هاوردی. دیار و کەڕووسەگان قەن و تفەنگەرەی دیاری و ئەندامی لێ هەیئەت دەین. لەو سەردەمە ئەرزشی قەن فرە بوو چونکە لە ئیران گران بوو و دەست نییە کەفت. لە بنەماڵەکەی ئیمە براگان و ئاموزاگانم کە لە من گەورەتر بوون باسییان ئەوە بوو کە بەوگم هاوڕێی واڵ چەند کەستر چیە سەباکوو تا مافە کوردیل بگرن و باسە ئازادی کوردیل بکەن. لەی بارە لە بەوگم پرسین پس چەوە سەر مافە کوردیل هات.